درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان و گوێنەگرتن بۆ پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن و ڕێکخراوەکان ناڕەزایەتیەکانی لەسەر ئەو پرسە زیاتر کردووە. فدراسیۆنی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی دەڵێن دەستبردن بۆ درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان هیچ پاساوێک هەڵناگرێت جگە لە پاشەکشەی دیموکراسی و لە باربردنی شەرعیەتی دامەزراوە یاساییەکان. بەم هەنگاوە ناشەرعیەیان ئەوەیان بۆ هەمووان دەرخست و دووپاتیان کردەوە کە خەمی ئەوان بوونی یاسایەکی هەڵبژاردن نییە کە تێیدا ڕەگەزەکانی عەدالەتی هەڵبژاردن و عەدالەتی نوێنەرایەتی جوگرافی و ئیرادەی دەنگدەر دەستەبەر بکە، بەڵکو ئەوان تەنها و تەنها بە شوێن ئەوەون لە هەرەمی دەسەڵاتدا بمێننەوە و چەندێک بۆیان بکرێ هەڵبژاردنە گشتیەکان لە بنچینەدا نەهێڵن و ئەگەر ئەوەشیان بۆ نەچوە سەر بتوانن هەڵبژاردنێکی شکلی و ڕواڵەت ئامێزی پڕ لە تەزویر و ساختە ئەنجام بدەن کە بردنەوەی خۆیانی تێدا مسۆگەر بێ، یاخود ئەگەر ئەم دوانەشیان بۆ نەکرا وەکو ئێستا هەوڵ بدەن لە ڕێگەی زۆرینەیەکی ستەمکاری پەرلەمانیەوە بۆ ماوەیەکی کورت درێژە بە دەسەڵاتی ناشەرعی خۆیان بدەن، ئەنجامدانی هەڵبژاردن دوا بخەن و تەمەنی پەرلەمان درێژ بکەنەوە. درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان بە هەنگاوێکی مەترسیدار دەزاندرێت و دەسەڵات تەنها بۆ مانەوەی خۆی ئەوە دەکات و ڕێکەوتنێکی ژێربەژێرە بۆ ئەوەی یاسای هەڵبژاردن بکرێت بە پاساوێک بۆ درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان. ئەم درێژکردنەوانە هەیەوە تاکو ئێستاکە ئەمە هەشتمین جارە پەرلەمانی کوردستان خۆی بۆ خۆی تەمەنی خۆی درێژ دەکاتەوە کە ئەمە بەڕاستی وەگوتم ژێرپێخستنی ئیرادەی دەنگدەرەوە ئەمە یەکێکی ترە لە هۆکارەکانی ساربوونەوەی دەنگدەر لەوەی کە بچێ بۆ هەڵبژاردن. دیارە ئەو هێزانە یانەوێت خەڵک نەچێ بۆ دەنگدان بۆ ئەوەی کە ئەوان بە شێوەیەکی خراپتر دوایی لە هەڵبژاردنەکانیان سوودی لەوەگرن، بەڵام خەڵک و هاوڵاتیانی وشیار ئەبێت لەمانە تێبگەن و زیاتر بۆ وەڵامدانەوەی ئەمان تەنها یەک شت زۆر وەڵامە ئەویشەوەیە کە بچن بۆ دەنگدان لە ڕۆژی دەنگدان و بۆ خولی شەشەم و دەنگ سزای ئەو هێزولانە نەبدەن کە بوونە تەمایی ئەوەی کە تەمەنی پەرلەمان درێژ بکرێتەوە. بەو هەنگاوەی پەرلەمان دەوترێت چارەنووسی هەرێمی کوردستان بە تەواوی دەخاتە ژێر پرسیارەوە، هەموو ئەوانەیش بۆ ئەوە دەکرێت هەڵبژاردن نەکرێت. لە کاتێکیشدا هۆشداری جیهانی هەیە لەسەر دواخستنی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان، بەڵام حیزبەکانی دەسەڵات لە بری گرتنەبەری ڕێگە یاساییەکان پەنایان بۆ ڕێکاری نایاسایی بردووە. ڕامیا ڕوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.